زیاتر لە 9 مانگە سنوورە کۆڵبەریەکان هێندە کاسبکاریان تێدا نەبیندراوە چونکە ئێران ماوەیەک سنوورەکانی داخست و دوایکردنەوەشی لە کۆی 153 جۆر کاڵا تەنها 31 کاڵای ئازاد کرد. ئێستا ڕێگەی لە بەردەم 42 کاڵای دیکەش کردوتەوە. بازارەکە تۆزێک جوڵی وێکەوتوتەوە. ئێستاش دەڵێن دەیبارەکەی بێنەوە ئەو بارەی ئەو ڕۆژکە دەیبینەوە ئەو حکومەت ئازادی کردووە دەگەڵ ئەو بارەی فەرقی هەیە. ئەو بارە دەستی بەسەر ڕۆژیراوەش هەموو سابوون و کەلوپەروشتی وایە ئازادی کرد تۆزێک بازارەکە جوڵی کردووە. دوایین بڕیاری ئێران 72 جۆر کاڵای ئازاد کردووە بەڵام زووش بە بڕیارەکانی دادەچێتەوە بەشێکیان قاچاق دەکاتەوە. بۆ ئێستا کۆڵبەران هەم کاڵا بەرەو ڕۆژهەڵات دەبن و هەمیش دەیهێننەوە چونکە ئەوانەی دوای بڕیاری ئازادکردنیان قاچاق کراونەتەوە دەیان ژێڕێتەوە بۆ هۆشیەوە بازرگان و کاسبکارێکی زۆری تووشی زیانی ماڵی کردوتەوە. ئامەسەنە و بارەوە تێر و کەنەوە لەسەر بەرزی بۆ گەڕاویانەتەوەی دیوی عێراقی ئەوە هەمووی زەرەرەی دێ و خەڵکی هەم کرێکۆڵەکە زەرێر دەکات هەم دوکاندارەکە زەرێر دەکات. ئێران لە سنووری هەرسێ پارێزگاکانی ورمێ سنە و کرماشان کارتی کۆڵبەری بە زیاتر لە 8,000 هاونیشتیمانی ڕۆژهەڵاتی کوردستان داوە بەڵام سنووردارکردنی کەلوپە لە بازرگانیەکان و داخرانی ناوە ناوەی سنوورەکان ئەو کاسبکارانە بە چەند ڕۆژ نۆرەیەکیان بەردەکەوێت. چوار ڕۆژە لەسەر ئەو بارەی مەحدەلین ئەو بارە هەردەین و دەچین دەڵێن مەمنوعە ئەو ڕۆژوەبەر ئەو سابوونی کەوتوین بەخوایش دەڵێ قوڕەهەڵ ناگرێت کوتیان پوشاک ئازاد دەبێ حەوت ڕۆژەمە لەسەر ئەو بارە بە 6,000 هەڵگرتووە حەوت ڕۆژە لەسەر ئەو بارە مەحتەری ناتوانین بچین ئیشی دیکەش بکەین لە ئەوڵی زستانیەوە تا ئێستا دوو کەرتن کردووە ئەو هەفتەیەک لەسەر بارەی عەلافی جگە لە 3 دەواازەی فەرمی لە نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان 12 دەواازەی سنووری نافەرمی هەن کە لە ڕێگەی کۆڵ و وڵاغی باربەر و لە 3 دەواازەش بە لۆری بار هەڵگر کاڵا و کەلوپەل مامەڵەیان پێوە دەکرێت. پێشتر لە ڕێگەی و سنوورە نافەرمیانەوە کاڵا و کەلوپەل تەنها لە باشوورەوە دەچۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا پێچەوانەش بۆتەوە چونکە ئێران ڕۆژانە بڕیار لەبارەی قاچاغ و ئازادکردنی و کاڵا و کەلوپەلانە دەدات و ئەوەی قاچاغی دەکات دەیژێڕێتەوە باشووری کوردستان. بەختیار قادر ڕوودا و ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان.